بە مەبەستی دروستکردنی هەمانگی لەگەڵ دەستگا ڕاگەیاندنە کوردیەکانی کەرکووک بەشی ڕاگەیاندنی حیزبە کوردستانیەکان جگە لە پارتی لە کەرکووک کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا ڕۆڵی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسان بۆ پشتیوانی لە لیستی کەرکووکی کوردستانی و یەکگوتاری و هێمنی لە ڕاگەیاندنی پەیامی کورد لە شارەکە بە گرنگ زانەدا. ئەمڕۆ لە بارگای حزبی زەحمەتکێشانی کوردستان ئەو کۆبوونەوەی ئەنجام درا کە لەو کۆبوونەوەیدا استراتیجێکی تایبەت داڕێژراوە بۆ کاری دەستگاکانی ڕاگەیاندن لە پێناو سەرخستنی لیستە هاوبەشەکەمان لە پارێزگای کەرکووک و هەروەها دەزانن هەموو لایەک ئاگدارن ئەعلام ڕاگەیاندن ڕۆڵی گرینگە بینێ لە ئاراستەکردنی ڕای خەڵک لە ئاراستەکردنی بیر و بۆچوونەکان. ئێمە پێمان وایە بەشی ئەعلام ڕاگەیاندنەکان دەبێ هاوشان لەگەڵ کارەکانی تری سەرخستنی ئەم لیستە ئەم دەستگایانە لە خزمەتی ئەم کارەیە بن لە پێناو بەرژەوەندی گەلەکەمان لە شاری کەرکووک. حەزبە کوردستانیەکان هەمانگی نێوان حەزبەکان و میدیای کوردی لەم کات و ساتەدا لە بەرژەوەندی لیستی کوردی و خزمەت بە تەبایی نێوان پێکهاتەکان دەزانن بە مەبەستی گەیاندنی پەیامی کورد بە نەتەوەکانی تری شارەکە. ئێمە کاتێک کە باسی لیستێکی کوردیەکەین بۆ کەرکووک پێویستمان بە زۆر هەنگاوی تر هەیە. مەرج نییە ئێمە تەنها لە ڕووی سیاسیەوە ئیشی بۆ بکەین. پێویستمان بەوەیە هەماهەنگی تەواومان هەبێ استراتیژی تەواومان هەبێ لەگەڵ ڕاگەیاندنەکانی شاری کەرکووک لە بەتایبەتی ڕاگەیاندنە کوردەکان استراتیژمان هەبێ کاریان لەگەڵ بکەین هەماهەنگیمان هەبێ لەگەڵیان و ئاگادار بین کە هەڵەیەک ڕوو نەدا کە چکە ڕاگەیاندن یەکێکە لە پلانە هەرە گرنگەکان کە ئەتوانێت ڕۆڵی هەبێ هەم لە باشکردن هەم لە خراپکردن. بەڵێ وا دیارە یەکێک لە خاڵەکان ئەوە بوو کە چۆن ئەم لیستە کە دروست کراوە ڕاگەیاندنی ناولایەنە سیاسەکان کە لەم لیستەیە بەشدار بوون چۆن بتوانن بە هادئانە و هادفانە ڕۆڵی خۆیان ببینن و هەنگاوەکان بنێن بۆ سەرخستنی ئەم لیستە بەبێ ئیستیفزازکردنی پێکهاتەوەی جیاواز بۆ دروستکردنی هەر مەترسێک. لە هەفتەی ڕابردوو حیزبە کوردستانیەکان لە کۆبوونەوەیەکدا بڕیاریاندا بۆ هەڵبژاردنی جومەنی پارێزگای کەرکووک کەوا بڕیارە لە ساڵی داهاتوو بەڕێوە بچێت بە یەک لیستی هاوبەش بە ناوی لیستی کەرکووکی کوردستانی بەشداری هەڵبژاردن بکەن و داواشیان لە دەستگاکانی ڕاگەیاندن کرد ڕۆڵی گرنگ بگێڕن لە ئاراستەکردنی کۆمەڵگا بە مەبەستی پشتیوانی و گەیانی پەیامی ئاشتیانەی کورد بە نەتەوەکانی تر لە چوارچێوەی تیکی ڕۆژنامەوانیدا. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.